تو ئەو خوایە من بگریم بۆ جوندێکی تورک کە ئەلەیە کورد دەکوژێ چیم پێڵێن هەر بە ئێواڵن جاش نازانم چی کورە هەر بۆیان بکرێن بە تەور پارچە پارچە مەگەن بەجێ خۆمە هەندێک کەس کاڵێ سەحابە هاتووە فتوحاتی کردووە خوێنی ڕشتووە خوێنی کێ ڕشتووە خوێنیوانەی ڕشتووە تۆی بە عەبدی خۆی زانی بۆ پێو ناخۆش بابی ڕێژەکەی چێ بن خوێنی کێ ڕشتووە ها خوێنی کێ ڕشتووە سەحابە هاتووە لە عێراق بۆ نمونە جیهادی کردووە تۆ ناڵی خوێنی ڕشتووە فتوحات خوێن ڕشتی تیاوە میژەڵم خوێن ڕشتی تیاوە بەزی کێ ڕشتووە هی کیسرا و جوندیەکانی کە تۆیان بە عەبدی کیسرا ئازانی تۆ کیسرای خواو بوو کە خالد هاوتی بۆچی هاتوون جئنا لنخرج العباد من عبادة العباد إلى عبادة رب العباد فرمي إيما هاتوين عبد كان دركين لا عبداتي عبدو بو عبداتي الله جل جلاله إذا تومو بينا خوش حسيقر هالخلق عبدي كسرا ببردوان به صحابنا هاتا أخواني برشنا ها يعني سيرم لي تو إنسان بي أمانة بأرزشو أمانة بقيمة بي پیاوانێک هاتوون تۆیان لە عەبدایەتی ڕزگار کردووە لە کۆیلایەتی تۆ گوێنیان پێ بێ ڕەخنەیان لێ بگری ڕەخنەیە نەگری لەوەی کە کردوویتی بە کۆیلە یعنی ئەیان بینی لە بەرامبەرام ئەمەیە قەی ناکەی سەبا بڵێ ئەمە ئاڵێن سەحابە هاتووە خوێنی جوندیەکانی کیسرای ڕشتووە بۆ ئەوەی ئێمە ئازاد کات تۆ ئەمە ناڵێ بەڵام تۆزێ پیاو بە هیچ نەبێ قسە بڵێ بە کیسرا بڵێ کیسرا ئێمەی بە عەبد کردبوو داوەش بڵێ عەبد زان یعنی چی یعنی ژن و ماڵ و هەموو شتێکی حەڵاڵە بۆ کیسرا خۆی و بۆ جوندیەکانی تۆ خاوەنی هیچ نیت هەموو شتێکی هی ئەوە باشە ئەمەش بڵێ ئەوە ناڵێ ئەگریە بۆ کیسرا و ئەگریە بۆ کۆیلایەتی آخر بۆیە هەر خەریکی جاشایەتیشن چەند ساڵە حتا ئەم دەقەش جاشایەتی بۆ ئێران و بۆ تورکیا بەردەوامە ئەوە سەبەبەکەیەتی ئینسان کە کۆیلایەتی ئاوا لە ناخیا بوو کە گریا بۆ کۆیلایەتی کە ئامادە بوو قسە بڵێ بە ئەو کەسانەی دەریان هێناوە لە کۆیلایەتی ئەوەی لێکەوێتەوە کای بینی حتا ئێسەش داخەلە دڵیانە ینی هەر ئەیانەوێ بچن ببنەوە بۆ کۆیلە و کۆیلەش نێسن و هەر کیسرا پەرستن بەڵام ئێستا کیسرا بۆ بە خامنایی هەرەی پەرستن و هەموو شتێکی بۆکەن یعنی خۆتانەی بین ئەویش لەولاوە قەیسەر هەرە پەرستێ بەڵام بۆ بە ئۆردوگان و بۆ بۆ ترامپ و بۆ بە پۆتین و بەمان هەرەیان پەرستن خۆ هەر کامێکیان بانیان کەن بڵێ عیبادەتمان بۆ بکەن و میلەتەکەشتان بێن جاشایەتیمان بۆ بکە ئاچن لە پێناوی پارەیەک و دەسەڵاتێک و هەموو شتێک هەمووی فرۆشتن تۆ بێ ڕەخنە نەگری لەوەی کە کردویتی بە کۆیلە بێ ڕەخنە بگری لەوەی کە ڕزگاری کردووی لە کۆیلایەتی عەجایبە یعنی بەڕاستی تۆ شیوەن بۆ بۆ جوندی کیسراکەی کوژراوە بە دەستی خالید بۆ یەگریە ئاخر ها تو ئەو خوایە من بگریم بۆ جوندێکی تورک کە ئەلەیە کورد دەکوژێ چیم پێڵێن هەر بە ئێواڵن جاش نازانم چی کورە هەر بۆیان بکرێن بە تەور پارچە پارچە مەگەن بەجێ خۆمە ئەمە ئەگریە بۆ جوندیەکانی کیسرا کە تۆی بە کۆیلە کردووە حەقی چێتی ها كمن همو تركيك وفارسيك وعربيك وإنجليزيك وهمو كسلوانة كباسم كدو هزاران جار كلا بينا قوميتك خويا هرشك تسر قوميتي من دوني كما جير بيام وبلعنتي شيكم وبهمو تمنجم كويلاتي وجاشاتين بوكسي عنك كدو بلامواني أو بيما أفرشنا وخويا شورش كويلو جاشيوان يعني تو بينا برشاو تو شيوان كي بو جندي كسرا ككوجراو بدسي خالد بو شيوني بو اوكي خطو كرابي بكويلة بو أو